ڕێز و خۆشەویستی ڕێز و خۆشەویستی و بەداخەوە هاوڕێیان بەداخەوە هەولێر گڕی گرتیە یان لافاوە یان ئاگرە ئێستا قسە و باز دەکەین هەولێر گڕی گرتیە یان لافاوە یان ئاگرە یان هەرهابە ژیانی ئەو شارەی بوویتە وێرانە وێرانە وەزاڵێن هەولێر دووبەی هاوڕێیان یانی ئینسان هیچ پێ ناکرێت دێت یانی وەکو هاوپشتیەک هاندانەک هیوادارین خەڵک بەرەو پیری خەڵکی هەولێر و خەڵکی هەولێر یارمەتی یەکتر بدرێ ئێستا کاتی یارمەتی یەکتردانە کاتی یارمەتی یەکتردانە ئەو ئاگرەی کە هەموو هەفتەی خەریکە بتە هەفتانە خەریکە ببتە هەفتانە بەڕاستی ئاگرکەوتنەوە لە ناو شاری هەولێر و لەو شەقامەکان ها بەس لەو شوێنانەی کە بازارە لۆ ڕۆژێک ئەنجومەنی وەزیران هەندە گڕناگری لۆ بارەگای لەقید و گڕناگری کەمە لەگەڵ ئەوەش نیمانی بەڕاستیمە ینی لەگەر گرت تێبەردان نیم ئەو ژینگە پیسکردنە لۆ پاراستن ئاگر ناگری لۆ مەڵبەند ئاگر ناگری وەنیا لۆ ئللا ئەو بازاڕانە گردەگریتن کە شوێنی جوڵەی اقتصادە شوێنی جوڵەی اقتصادە هاوڕێیان کورا وەڵا برا یعنی ئەمە دەسلێمانی ژووردایە لە دۆچ ژووردایە خەڵک شەهیدی بووە ئەوە بووە بەس وەڵا لە مانجی هەشتەوە لە مانجی هەشتەوە دوازدەوە تا ئێستا ڕانەوەستای و ئاگرە ئێستا لۆتان باز دەکەم ئێستا لۆتان باز دەکەم خۆزی هەندە خەڵک بمانتانی باە بەو پەلەپەلیەی ئەندێ خەڵک بێنینە سەخت بزانین وەزعەکە چۆنە ینی بۆ خەڵکانێک مشکلە لەوەیە نە خەڵکی زۆر جورئەت دەکاتن بێ حەقیقەتەکان باس بکاتن دوکانتان لێ دەسووتێ دوکان بازارتان لێ دەسووتێ اقتصادتان تەحتیم دەبێتن یعنی ئەوە نۆرماڵ نییە برادەران لە مانجی هەشتی دوازدەی بیست سێ لە سۆران دەستی پێکردێت تا ئێستا ئەو ئاگرە ڕانەوەستایە تا ئێستا ئەو ئاگرە ڕانەوەستایە یعنی ئەوە کارەساتە چێ بەرپرسە برادران هەندە قسە و باز دەکەین ئەگەر تکرا خەڵکیش بەشداری پێ دەکەین ئێستا منەگە بزانم یەکێک لە ناو هەولێرە بە جورئەتەوە چییە بێ حەقیقەتەکەمان پێ بڵێ برا خۆ من نامانەوێت لەسەر ئەو ئاگرەی بین ببوون دنیای ئەوەکەین بەڵام ئەوە نۆرماڵ نییە دەبێ قسەی لەسەر بکرێ ئەوە نۆرماڵ نییە لە هەولێری پێنج مانگە ڕوو دەداتن کە گورگە بۆرەکان دەڵێن ئەمەین هەر خۆمان دەدزینەوە بەڕاستی ئەوە دەستەچی گەورەی سیاسی ئەمنی لە پشتی و پارتی چاوپۆشی لێ دەکاتن تخوا مەعقولە هاوڕێیان لە سۆران لیژنەی دانە لیژنە هێمن میرانی کورە هێمن بەجددی مەعیب عیب پازدە کەس مرد وعدت دا لیژنەت پێکینە بە ماوەیەک دوو مانجی ئەوە بکە ئەوە پێنجەم مانگ تێپەڕی لۆ شەشتە ڕوە پێنج مانگ تێپەڕی کوا لیژنەکەتان هاوڕێیان کوا لیژنەکەتان تا ئێستاکە لەنگە دوو جار گڕی گرتیا لەو ماوەی دوو جار چار جار قەیسەری جارێک شێخەڵە هەشت جار لە هەولێرە لە ماوەی پێنج مانگدا ئەوە نۆرماڵ نییە برادەران ئەوە نۆرماڵ نییە یەک کەسیش نەگیرایە لە یەکەکی وتیانێک دوو کەس گیرایە یەک کەس نەگیرایە مشکلە لەوەدایە زۆر جار باسەکەن ئەڵێن ئاگر کوژێنەوەکان لەوێن دەربوونە ڕۆیشتینە یان سیستەمی ئاگر کوژێنەوە ئەو ڕۆژ باسییان کردێ ئیژناکە باش ئەی هاوار لۆ سیستەمی ئاگر کوژێنەوە ئیژناکە لۆ دە دوکانی شێخەڵ قەیسەری ئەو ئێستا گەیشتە دووسەتی یعنی ئەو خەلەلە لە چێدایە کە نابیندرێتەوە کە مجریمەک ناگیرێ ئەوە دەسترکە دەیەوێت اقتصادی هەولێریەکان تەحتیم بکە بڕوان پێ بکەن گاڵتەتان پێ دێ یعنی تورکە فاشستەکان
لەو شتانە زۆر زیرەکەن. برادران دەزانن لۆ کوردانی فەیلی لە بەغدا دەرکران، ئەزانن بۆ ئەنفال کران، لە کوردستان نەبوون، لە بەغدا و لە ئیمارە ئەوە بوون، لەبەرەوەی اقتصادی عێراقیان لەدەست بوو، بازاری بەغدایان لەدەست بوو، بۆیە دەرکران، تجارەتیان لێوە گیراوە. ئەوەی ئێستا دەکرێتن بە ئاشکرا دیارە خەلەلی فەنی و کارەبایی وەبابە بێزار بووین، خەلەلی کارەبای، خەلەلی کارەبای نەیەک کەس دەگیرێ، هەمووش نەئاگر کوژێنەوەیش دەکا. ئەخراتو خەڵک زۆر دەرێ بەڵگە بای هاوار بەڵگەی تو لە چێ دەینی لەوەی کە حکوومەت بەخۆی دزبی، کە بەڵگەی بشارتەوە بدزی، ئەوەی بەڵگەی لە دەستە لە چێ دەینی، لە چێ بەس پێم برێ و خەڵک دەرێسا قسە بکەی ئەڵێ بڵێ مەسەلەن ئەوە تەنسیقەکە لە نێوان دەستگا هەواڵگریەکان بە تایبەتی گورگە بۆرەکان پاراستن هەندێکیان تێدانە، من ناڵێ مەرکەزی بەش تێیاندا لە ناو پارتی باڵک هەیە تەساهول دەکە یان نانوێرنێ کورە هەوڕێیان بڕوا بکەن نانوێرنە نانوێرنێ. من لە هەولێر بووم کادیرێکی گوڵان برادرم بکۆنە شعوبی هاتە کنەمە وتیت ئەوڕۆ تەعلیمات هاتیە لە بن دەسەڵاتی یەکێتی دیموکرات و کۆمەڵە دەکوژێ لە گەرمەی شەڕی ناوەخۆها دیموکرات و کۆمەڵە دەکوژێ ئەمە لە بۆمان یەک و خەبەریش باسکەین تەعلیماتی پاراستن هاتیە لە بۆمان یەک و خەبەریش باسکەین کە مێشیان لە یەکێتی دەکرد دەگامێش لە بن دەسەڵاتی یەکێتی دیموکرات و کۆمەڵە دەکوژە پارتی نەدەێرە بکاتە خەبەر ناوێرن نا یعنی پارتی تورکیا دەیان تاوان دەکاتن ناوێرن قسە بکە ئەوە گورگە بۆرەکان بە عاشقا دەرێن ئەمەینە گورگە بۆرەکان گروپێکی فاشستن تیرۆریستن لە هەموو دنیا منبوزن مەکروهن ئێرهابین لە زۆربەی و لە سوید ئێرهابی حسابە وەزیرێک چوو بەس لەگەریان دانیشت تورک بوو فەسلیان کرد وەزیری ئیسکان بوو ئەبزانم محەممەد قەپڵان دەریان کرد هەیان بەرچوو لەگەرەوەن ئەوانە بە عاشقە دەرێ ئەمە بازاڕی هەولێری ماسووتان دەسووتێنی کەسیش ناگیرێ ئەو شارە گرتێ بەدرێ نەبەر پرسەک غیرەتی هەیە دەست بچێشتەوە بارزان قەساب دەرێ شار ئەمینە پارتی شار ئەمینە ئەوە ئەمینی بەس دزیە ئەوە گەورەترین ئابڕوچوونەوە نیشان دەدا کە ئەو هەولێرە هیچ ئەمنیەتی نییە ئەمنیەت هەرگیرفان نییە دوکانە ئەو هەموو ئاگر کەوتنەوە نیشان دەدا لە هەولێرێ ئاسایش و ئەمنیەت سەفرە معقولە ئەو هەموو ئاگرە دەکەویتەوە یەک کەس ناگیرێ کاکە کوردە بابە کوردە لۆ دوو کورد ناگیرێ کە من دڵنیام ئەوە کوردیش بی هێزێکی هەواڵگری بە پارە پێیان دەکەن بۆیە خەڵکی هەولێر بە خۆتان دیفاع لە خۆتان بکەن چاودێری بکەن خۆتان ببنە ئەمنیەتی خۆتان ئەو حکوومەتە فەشەلی هیناوە لەعلف لۆیایی ئەوە گەورەترین فەشەلی کابینەی مەسرورە یعنی درێژە کابینەی ئەوەی 5 ساڵە هەمووی فەشەل ئەوە یەکێک لە فەشەلەکانی تری لە هەولێرێ معقولە 7 ئاگر کەوتنەوە لەو هەولێرێ ڕوویدا هیچیان نە پێیان دەگیرێ ڕۆژ بە ڕۆژ گەورەتر دەبی نە مجریمەک دەگیرێ نە ئاگر کوژێنەوە ئیش دەکاتی کورە بابەنگۆ چێن ئومێد خۆشناو بەجددیمە یعنی ئەوە شەرمەزاریە لۆ پارتی لۆ مەسرور بارزانی وەڵڵا ئەوە لە هەر وڵاتێکی ئەوروپی بەلێ شاو ئیستقالە دەدەن بەلێ شاو ئیستقالە دەدەن کابینە هەردەوەشێتەوە بەس تقەی سەریان دێ ئەوەی بەرامبەر ئەو هەولێرەی ئەو ماوەی دەکرێ دەستێکە دەیەوێت لە ڕوحی هەولێریەکان ببا لە اقتصادیان ببا کەرامەتیان زیاتر بشتێنی زەلیلیان بکات قبول مەکەن ئەو هەموو تاوانەی بەرامبەرتان دەکرێت کە من ناڵێم بڕۆنە سەرزادەی بەس قبول مەکەن بە خۆتان دیفاع لە ماڵ و مولکی خۆتان بکەن ئەو حکوومەتە حکوومەتی خۆیانە حکوومەتی چەند بنەماڵە و مەسئولەکە حکوومەتی خەڵک نییە دیفاع لە دوکانی بکە لە خانی بکە لە زەویزاری بکە لە ئاژەڵی بکە لە ئینسانەکانی بکە بەس عەزایە بیان سوستێنی بیان کوژی
بیان خاتە زیندان خەڵکی هەولێری کوشت پارتی لە 96 هاتیە دیکۆرەکی دروست کردیە ئاسیا و ئەفریقایەکی دروست کردی ئەفریقا ئەوروپایەکی دروست کردیە وەکو منداڵی ئەوە زردایک و ئەوەی خۆی لاکی ئەو هەولێرە شارستانیەی وێران کرد وێران شارستانیەتی هەولێری دیتان پارچە ئێسکە چ زەدەیەکی ناوە ملیۆنان پارچە ئێسکوش ئەسەری لەو هەولێرەی هەیە هەمووی تەخت دەکە پێڕابگەشت بوونایە پێڕابگەشت بوونایە نەمان کرد بە هەڵڵا 100 جارە باسم کرد تەعجیل خانەقا عەرەبان 4 گەڕەکی هەولێریان تەخت دەکرد ئێستا ژویان لێ کرد ئەو هەموو شوێنە ئەسەریەی هەولێریان وا تەخت کرد تەمام لایەکی قەڵا هەندە قەیسەریە هەمووی بکەنە عیمارە عەقڵیان بەس عیمارە دەبینی لە کاتێکدا لە هەموو دنیا خەڵک خۆخوا یەک پارچە ئاساری هەبی هەموو دنیا دەستە ئیتالیا دەستە ئیسپانیای دەستە یۆنان لە بە ئاسارەکەیتی دەتیست ئاسار دەست لێ نادرێ کوری ئەمە لەو سویدەی لە بۆمانی ڕەنجی خانی بەزەوق خۆمان هەڵبژێری ڕەنجی خانی موافقەی دەوێ ئاسار یەک گوڵاتیان ئەوە دەکرد شارێکی 4 گەڕەکی کۆنی کەلتوری هەولێرێ بڕۆ شبوویتە شوێنی سەگ و پشیلە و میز و گانکردنێتەدا ئەوە کابینەکەی ئەوە 20 ساڵەی حکوومەتی پارتیە کە باز لە هەولێر دەکەم بۆیە ڕقیان لە هەولێریەکان دەبتەوە ڕقیان لە هەولێرزان سیوێکی ئابیان لێ کردیە ئێستا شەکی دەناوە بیسانتێ بابە لەو هەولێرەی فەرق و جیاوازی هەیە لەو هەولێرەی ڕۆحی ئەو هەولێریانە دەکوژن هەموو مرۆڤ جوانەکانی دەربەدەر دەکەن ئەزیەتەکی زۆری هەولێرتان دەکە هاتنەوە پڕی بەعسی و جاش و عەرەبووی تەعریب و ئەوانەتان کردیە ئەو شارە شاری هەولێریەکان نەمایە لە هیچ خاڵێکدا ئینسان زی بەخۆی دەستێ وەڵڵا 12 ساڵە نەچیمەوە 12 کە نەچمەوە جێم لێ نییە لەبەرەوەی نامەوێ هەولێر ئەوها بەزەلیلی و پڕ لە تەعریب و پڕ لە جاش و پڕ لە ئەمن و پڕ لە ئەوە خەڵکی هەولێر یەکتر ناناسینەوە من 3 جار چوویمەوە لە 2002ەوە تا 2012 4 جار چوومەوە بڕوو ئەو کاتی خەڵکی هەولێرم نەدەناسیەوە دەموو چاوەم گۆڕابوونەوە ئەشک لەشکە بوو نەوع کەلتورەشکە بوو نەما نەیهێشت لە ئاساری نەهێشت لە ئەخلاقی کۆمەڵایەتی هەولێریەکانی تەحتیم کردیە پڕ لە قەحپە و گوندی لوبنانیان کرد کەی خەڵکی هەولێری ئەوەندە بێ ئەوە بوون ئەوە لەش فرۆش بچیتن چ دز و دەوڵەمەند و ئەوەیەکیان لێ دروست کردیە چ مخابەرات و دەستگای هەواڵگرێکیان لێ چاند ئەوەی لە بەرامبەر هەولێریەکان دەکرێت بڕوا بکەن لە بۆم نییە من دیفاع لە مەزلومیەتی هەولێر دەکەم دژی هەولێر چێتی مە بڵێ هەولێری تەواو نا ئەمە دژی سوڵتەی هەولێریەکانین دژی هەموو ئەو بەرپرسە هەولێریانن کە ئازاری خەڵکی هەولێر دەدا من لەگە مەزلومیەتی شارەکەی خۆم دامە قەت نابی بڵێەوە هەولێریە نا مەزلومیەت بەس ئەو شارە نە حیزبێک دەوێری ئیشی ئەسە بکە نە حیزبێک دەوێری ئیشی ئەسە بکە لە سلێمانیە بە دوربینی ناوێری کە دێتە ناو هەولێرە قوڵوەڵای دەخینە هەرچی هەتا سێ بەشی مەسئول هەولێریەکانیش لە ترسان یەکێتیەکان و حیزبەکان کە و گۆڕان و ئەوانە دەچن لە سلێمانی دادەنیشت دەژێن خەڵکی هەولێرە ترسنۆکە بارەگای حیزب مایە نەسووتێندرێ ئێرهاب مایە سەتا هەفتای ئەو دەستگیرکردنانە لە ناو هەولێرێ بووە لە بەرامبەر ئەوڕۆ ساڵیادی کوڕا گەنجێکی هەولێر بوو کە بەس لە بۆ ئیهانە ئەو پەڕی وەحشیگەری سەردەشتیان تیرۆر کرد لە بۆ چاشکانی گەنجی هەولێر کەچی زۆر بەخراپتر لە بۆی شکاوە سەردەشت ئیلە الئەبەد دەبتە ڕەمزەکی گەورەی لە هەولێریەکان هەموو ئەو سیمبولانەی پارتیش ڕۆژێک وەکو بەعسیەکان دەکەویتە بندە سوپێی خەڵک سەردەشت لە سەقەڵات بە بەرزی دەمینێتەوە عەبدولخالق دەمینێتەوە زەمیر ڕزبەر دەمینێتەوە دەیان و سەدانیت کە سەردار سەعید سۆفیەکان ئەو هەموو شەید سەفەر و کۆچەر و دەیان لەو تێک و قادر شۆڕشەکان و ئەو خەڵیتە کاک ئەوانە هەولێریان ئەو دەشتە ڕەق و تەقەیان ڕزگار دەکردبوو
هەر چا دەوروبەری هەولێر ڕزگار کرا بوو هاوڕێیان هێشتا شەش بەدواوە هەر چا دەوروبەری هەولێر ناو شاریش ڕزگار کرا بوو ئێستا چی ئەمن و استخبارات و ئینسانی خائینە وەرە بڕۆ باڵا دەستە لەو شارەی چی نیشتیمان پەروەرە زەلیل کرایە ئەوەی پارتی بەرامبەر ئەو خەڵکەی کرد یەکێتیش لەگەڵی لە هەندێک قۆناغدا تاجی کوردیان وەرە بڕۆ ئێستا کچ و کوڕی کورت هەیە تورکی نەزانی هەر ئەم ماڵی خۆمە سێ چار برازام هەن بەڕواب کە پێ ڕاگەیشتنە دەرێن تورکیی فول قسە دەکەن هەموو سەقافەتی تورکیان نایتەناوە بۆی کەی کە هونەری لە هەولێرمە شانۆمە سیمینار و کۆرمە بەڵام قەحبەخانە زۆرە بەڵام بڕۆ تەلەڤیزیۆنەکانیان پڕ لە شتی ئەوەیە بەهەرحاڵ خەڵکی هەولێرە دیفاع لە شارەکەی خۆتان بکەن پێتان دەکرێت ئێوە هێزێکی کاریگەرن زۆر بەهێدی ئیش دەکەن زۆر پشتیەکتان گرت کۆمەڵێک ئەخلاقی جوانتان هەبوو من دەزانم لە هەموو کوردستان و لە هەموو شەرق و لە هەموو دنیاوە کەلتورەشکە هاتەگۆڕێ هاوڕێن کەلتورەشکە هاتەگۆڕێ لەگەڵ ئەو تەتەوەڕێی تەکنۆلۆژیا بەڵام هەر بە یەک جاری ئیش لەسەر هەولێر دەکرێت خوار پارتی نییە کورە برادەران ئێران ئیش دەکا تورکیا ئیش دەکا هێزە ئێرهابیەکان ئیش دەکەن وەهابیەکان خەلیجیەکان ئیش دەکەن بڕۆ بزانە ژنی کورد چ جلکەچی لەبەرە ئێستاکە جلکی کوردی سرف لە بۆ جلکەچی ئیسلامی دەگوندێ بڕۆ بزانە چ جلکەچیان فرەدە ناو شاری هەولێرێ من لە 2000 چیمەوە ئەو جلکە هەموو جوعبەی ئیماراتی و خەلیجی بوو هەموو شتێکی کوردی تەفریت و نادەکە بەهەرحاڵ هاوڕێیان ئەوەی لە بەرامبەر ئەو شارەی دەکرێت بڕواب کە تایبەتمەندە هەولێر قوربانی شەڕی ناوەخۆ بوو لەبەر ئەوەی دۆگی پارتی بوو سلێمانی یەکێتی بوو بەس لە هەولێرێ درا لە شەڕی ناوەخۆ بە تایبەتی سیویەکی ئاب ئەزانن چ لەو شارەی کرا لەگە برادرە قسەم کرد گوتی لە 96 لە بۆ 2001 7,000 کادیری یەکێتی و کۆمەڵ بەنووسین هەیە بەنووسین لە مەڵبەندی یەکێتی 7,000 200 کادیری هەر باڵای یەکێتی و بەشێک لە ئیسلامیەکان کۆمەڵ و ئەوانە هەموو جیژا و شوم بزر کرێ کوڕێەوە هەولێران حتا لە شەڕی ناوەخۆش مەسەلەن لقی ئەوەیە سوپای بە لقی دوو سوپای پارتی و مەڵبەندی سێ یعنی یەکێتیەکان بە هەولێر و سلێمان زۆرترینش کوژراوی شەڕی ناوەخۆ هەولێریەکان بوون لە پارتی و یەکێتیەکان شەڕ خۆ لە سەد هۆک نەبووە شەڕ لە سلێمانی نەبووە زۆر ئەسم بوو شەڕەکە هەر سال پێ ساڵ کەتە ناو هەولێرێ وێرانیان کرد لە اقتصاد لە دەرپەڕاندنی خەڵک ئاوا هەمومان هەریچی کەتینە لایەکی ئەوەی بەرامبەر هەولێر دەکرێت تاوانەکە کەم نییە هاوڕێیان بە شارچێتی لێکمە شارچێتی حتا نەتەوە پەرستی حتا کورد بوون لەسەر حسابی ئینسانی ئەوانە هەموو دیاردەی قێزەوەنن من ئینسانێکی مرۆڤ دۆستم کوردم هەولێریم بەڵام لە سەروی هەولێری بوون لە سەروی کورد بوون لە سەروی نیشتیمانی کوردستانیش مرۆڤ بوونە من لە وڵاتە دەژمە و هەم خێر و بەرەکەتە ئینسانی بوونە ئەوەندە خێرم لەو نیشتیمانی خۆم نەکردیە بەڵام نیشتیمانی خۆم خۆش دەوێت شاری خۆم خۆش دەوێت زمانی خۆشم خۆش دەوێت لە ڕقی پارتی و چێتی ئەوەی ناکەم برادران بە هەر حاڵ با نەچینە سەر ئەو خاڵی بەس بزانن چ موعامەرەیەک لە هەموو ڕوویەکەوەی بڕوا بکەن یونسکۆمان 2009 هینایتە سەخت هەتا وازیان لە تەختکردنی ئاساری هەولێر هینایە بەرزم لەوەی مەجال نییە ئەو شتانە بنووسم چۆن پارتی بە شانازیەوە محافزی هەولێرە نەوزات هادی بە بەڵگە لە دەسما لە میدیە ڕۆژنامە میدەوتی هەر سێ گەڕ تەخت دەکەین ئیمارە مێشتیان وەکو بەربەری بوو داجیکەر هاوڕیان زمان نییە عەرەبی بی داجیکەر ڕەفتارە تۆ کە اقتصادی ئەو شارە دوێران کرد کە ئەخلاقش کەت هینە کە جیلش کەت هینە ناو ئەو شارەی کە اقتصادەکەت لە خەڵکەکەی سەرف نەکرد ئەو داجیکاریە بەهەرحاڵ حەوت سوتاندن لە ماوەی 5 مانگ ڕوویدایە چێ بەرپرسە چەندتان گرت هۆی چییە هیچی ناتوان کۆنتڕۆڵ بکەن با بە لە ئەوروپاش ئاگر دەکرێت لە ئەوروپاش تەقینەوە دەکرێت کاکە بەرپرس دادەنیش دەست دەچێشتەوە تەحقیق هەیە لێکۆڵینەوە هەیە
حزب دەدۆڕێ ئەوە تەقەی سەریجە هەر پارتیسە سبەیە دەرن بە دەستکەوتەکانی کاک مەسرور بارزانی و قەرەبوو کراوە ئەی چێ ئەو شارەی وێران کردیە چێ حەوت جارە یعنی ئەوە نۆرمال نییە ئەوە گورگە بۆرەکان گومان گەلێک زۆرە گورگە بۆرەکان دەستەکەیە لە اقتصادی خەڵکی هەولێر دەدا نوخبە و ڕۆشن بیر و پیا و ماقوڵەکانی هەولێر ئەوەی بەرامبەرتان دەکرێت تاوانێکی زۆر گەورەیە ئیهانەی شارەکە هەولێر بەوەی نییە جار بەجار ئاگری شارسێتی خۆش دەکرێت سلێمانیەک بە هەولێرێک هەولێرێک بابە ئەوە سوکاتیە بە هەولێر ئەوە سوکاتیە بە هەولێر ئەوە تاوانە بەرامبەرتان دەکرێت نەک گاڵتە و گاڵتەیەک وتەی گەنجەکی بە سوکاتی تێبگەن ئەوە سوکاتی ئەوە سوکاتی یەک شارە سوکاتی قەڵایە سوکاتی منارەیە سوکاتی دەشتی هەولێر و قەرعاز و کندێنا و کورا هەر هەموو ئەوەیە سەفینە ئەوە سوکاتی کاکە ئەو هەموو دوکانی خەڵک یعنی چەندین کەسم دیتێ گریا بە ساڵ هەتا دوکانێک پێکەوە دەنێ بە یەک دەقەی ئاگری لە دوکانەکەی بەردەدەن دەی هینە سەفر لولا ئاگر یان لافە ئاگر لافە یان تعریف یان قەحپە یان داعش و نازانم چێ یان میت چی مەمایە کە شانازی پێوە بکەین بڵێن خەڵکی هەولێرەی لە سوکاتی زیاتر پارتی چیت کەینە والله بەناو شەو شارەیدا چیمە 2012 دوو کەسم لێنە ناسیتەوە لە ناو شاری بووینە بەردەوام لە ناو شار بووم دوکانم لە ناو شار بووە هاوڕێیان ببورن یعنی پێویستە خەڵک کارمەتی یەکتر بدە لەو وەختانە پێویستە هاریکاری بکرێ خۆتان دیفاع لە خۆتان بکەن بڕوا بکەن خۆتان وەکو هەرەوەزی وەکو نازانم شوراکان کورە وەکو هەر شتەکە بە خۆتان دیفاع لە شار و دوکانی خۆتان نەکەن دەرکەت ئەو حکومەتی ئەوە نییە من داوا دەکەم حتا لە بەرپرسا هەولێریەکان کەرامەتی هەولێری بوونتان لە سەروی پارتی بوون بجوڵێ ئەو شارە لە بەدەب لە بەر چاوتان ئاگری تێبەر دەدرێ دەخرێ لافاو دەکرێ هەر ڕۆژێ زیانش پێ دەگەیەندرێ خۆتان دیفاع لە شاری خۆتان بکەن سەر بە هەر حزب و لایەنێکن لەگەر مەزلومیەتی ئەو شارەدا بن کەس ناڵێ ئەوە بە ئینتیمای حزبی خۆتێ ئیسلامی پارتی یەکێتی بەس کە شارەکەت ئاوا دەسووتێ اقتصادی وڵاتەکەت وێرە لەگەر ئەوە بە پشت بگرە سەیر مەکە ئەوە پارتیەوە یەکێتی ئەگرتووە هەمومان ئینسانین لە سەروی کورد بوون چ بکەم ئەمن لە کوردستان لەدایک بووم داک و بابەتی کورد گوتیان ئەتو کوردی ئەتو ئیسلامی ئەتو ئەو عەشیرەتش کەوا لەسەرم فەرز بوو خۆ بەخۆم هەرم نەبژادێ کە کوردم بەڵام کەوەشم ڕێز دەگرم دیفاع لە ئینسانیەت دەکەم لەگەر حەقانیەتدا دەبم هاوڕێیان ببورن بەس بەڕاستی ئەمەی هەژاندیە یعنی ئەوە بێتان بۆ نازانیت چش بکەی نازانیت چ بکەی ئەوە ئابڕوچوونی حزب پارتیە ئابڕوچوونی مەسرور بارزانیە ئابڕوچوونی ئومێد خۆشنا و قایم قامە معقولە ئابڕوچوونی بارزان قەسابە کورەوە یعنی ئەو هەولێرە هیچ ئەمنیەتی نییە هیچ هەر یەکێک دێ لایەت شارەکەتان گرت تێبەردەدا و بەبێەوەی کەسیش بگیرێ و ئەوبی ئاگر کوژێنەوە ئیش ناکە هەموو جارێ دەبن خەتا لەو پەردەی دووکە ئەوە کان نازانم چ خەڵک لە هەولێر ساحێبی نییە بەڵام بە خۆمان دەوی ساحێبی لە شاری خۆمان بکەین هەر کەسە لە نیشتیمانی خۆمان بکەین نەکرد شار لە نیشتیمانی خۆمان بکەین لە ئینسانی بوونی خۆمان بکەین لەو کەلتور و ئەخلاقە جوانەی کە لە ناو خەڵکی کوردستان بوو خەریکە ئەنفالی دەکەن دیفاع لەوانە بکەین کۆڵ نەدەین پێدا بگرین لەسەر ئەو ڕەفت ئینسانی بوونمان سپاسان دەگەم هاوڕێیان ببور من هەر ئەوەندەم پێ دەکرێن لەو دووری نازانم وەڵڵاهی چ بکەی لە بۆ مەزلومیەتی خەڵکی کوردستان بەگشتی من لەسە هەموو شار و شارۆزگەکان کە ڕەنگی هەموو تەمەنم لەسە ئەنفال و هەڵەبجە و مافی مرۆڤ دانای بەڵام شارەکە خۆشم کە ئاوا سوکاتی پێ دەکرێ ئازارم دەدا بەڵام دژیمە مەسوولە هەولێریە مزریمانم ئەوانەی کە بابە هەولێری بن ناکرێت لە شارچێتی لە سەروی ئینسانیەتەوە بی نا ئینسانی بوون لە سەروی زمانی شەوێ لەسەر کوردبوونیشە کاتەش خۆش